وا دیارە کێشەی ئاو بەفی ڕۆدان تەنیا با بڵێن لە لای ئێمە نیە کە لە دەوروبەری خۆمان زۆرجار لە کۆڵانەکان دەیبینین لە زۆربەی وڵاتانیش هەندێک جار ئەم بابەتانە دەبینین و زۆرجار خانمان خەتابارن زۆر جاریش پیاوان کە ئۆتۆمبیلەکانیان لە حەوش شتن و ئەو بابەتانە ینی هەتا دوێنێ لە سوشال میدیا ڤیددیوەیەکی سەرنجڕاکێشم بینی ئۆتۆمبیلێک دەڕۆیشت هەمووی ئاو بوو پێشی دەشت یەک لە کۆمنت نووسی بوو دایکم کاتێک دەبێتە بەرپرسی ژینگە ینی ئەوە ئافرەتان زۆر حەزیان لە پاک و خاوێنی و ئەمە خاڵێکی باشیشی تێدایە ڕاستە بەڵام ئەوە ناگەێنێت تۆ یاخود زیاڕەوی بکەی بە فیڕۆدام بکەی لە هیچ شتێکەوە نیە بێگومان لەسەرم باسە بوەستین میوانێکمان لەگەڵا ڕۆژگار خۆشنا و چالاکانی مەدەنی و سەرۆکی ڕێکخراوی ڕۆژگاری کورد خات ڕۆژگار زۆر بەخێر بێت ڕۆژگار بەخێر بێت دوو بابەتمان هەبووم بەیانی هەکار هەم ڕۆژی گیانی خێزان و گرنگیدان بە خێزانە لەگەڵ پاراستنی ئاو کە هەردووکی من پێم وایە کە کەسایەتی باڵات لە پشتی و ئافرەتە بۆیە خانمانیش یاخود ئافرەتان میێوانداریمان کردن باشە چی دەڵێ بڕۆم بە تۆ بێگومانەوە ڕاگررتنی باڵانسەکەی هەکار ئێوەش هاوکار و یارمەتی دەرێکی گەورن ئەوە جێگای خۆشحاڵێک کە دەبینن خانمان هەم وەکو میوان هەم وەکو پێشکەشکار کە هەردووکتان ئامادەنا زۆر بەباشی لەسەر بابەتەکە قسە دەکەن زۆر سپاس خات و ڕۆژگار بە فیرۆدانی ئاو کە ئێستا ئەتوانین بڵین بۆتە دیاردە ئەگەر جاران حاڵەت بوو بە ئێستا بۆتە دیاردە ئەو دیاردەیە چ کاریگەریەکێ بێ لەسەر ژینگە سەرەتا باینتان باش بۆ بینەرانی ئازیز و ئێوەی بەڕێز طبعاً ئەوە پرسێکی زۆر گرنگە دەستخۆشیتان لێ دەکەم بەداخەوە ئەوە پرسێکی مەترسیدارە زۆر کەسیش دەستی بۆ نابە نازانم فەرامۆش کرایە قەزدەن وای لێ دەکەن طبعاً ئەو پرسە عالەمیە یعنی جیهانیە گشت کۆی زەوی بە تایبەتی ئەو چند ساڵانەی ئەخێری کە کێشەی بۆ نمونە گەرمی زەوی کەمی باران وای کردووە کە هەموو دنیا لە بێ ئاوی بناڵێنی و بە تایبەتی بامە باسی کوردستان و عێراق بکەین دەبینین لەو چەند ساڵی ئەخیری ئەو دیاردە ڕووی لە زۆر بوونە بەڕاستی پێشتریش هەبوو بەڵام ئێستا زۆر زیاترە شتێکی ینی بە من بە ناشرنی دەبینم ئەگەر ئافرەت سپیا و ئێستا لە فەرمانگەکانیش ئەوە زیادی کردیە دەبینین کە فەرمانبەرەکان بێئیشن دێن لە گەراجی فەرمانگەکە ئۆتۆمبیلەکانیان دەشۆن هەموو سۆندەیان لەدەستە و هەروەها لە گەڕەکەکان دەبینین ئافرەتەکان جادەکە هەمووی دەشۆن لە بۆ ئەو ئۆتۆمبیلانەی کە دێن و دەچن ینی بەداخەوە دیاردەیەکی هەم ڕێزنەگرتنە لە سروشت و لە ئاو هەم زەرەرگەیاندنە بە تەندروستی و بە ژیانی خۆمان لەبەر ئەوەی ئاو سەرچاوی ژیانە ئەگەر ئاو نەمینێت یعنی مرۆڤ ناژیت کە مرۆڤ 170 تا 190 لەشی لە پێکاتەکانی ئاوە کەواتە تۆ یەک ڕۆژ نتوانی ئاو بخۆیەوە مرۆڤ چی بەسەر دێت کەواتەوە زەرێکی زۆر زۆرە لە ژیان ڕۆژگارخان ئێوە کە ڕێکخراوتان هەیە ڕاستە ئێوە لایانی جێبەجێ کار نین ینی بتوانن لە نزیکەوە دوو بە دوو لەگەڵ خەڵک بن سزایان بدەن یاخود بە شێوازێکی دیکە مامەڵیان لەگەڵ بکەن ینی ئێوە دەتوانن لە ڕێگەی هۆشیارکردنەوە زیاتر پەیامی خۆتان بگەینن و خەڵک تێبگەنن ینی چۆن دەتوانن ئاو بپارێزن سوودەکانی پاراستنی ئاوتیە چیتان کردووە بۆ هۆشیارکردنەوەی ئەو خەڵکە ینی کار و چالاکیەکانی ئێوە کوڕێکخراوی ڕۆژگاری کورتی بووە طبعاً ئەمە وەکو خاتونیش باسی کرد ئەمڕۆ ڕۆژی جیانی خێزانە ئەمە لە ڕێکخراوەکەمان هەوڵمانداوە لەبەر ئەوەی ڕێکخراوەکەمان هاوکاری مرۆوی و پاراستنی ژینگەیە هەردەم ئەمە مەکسێکمان کردێ لەما بینی خێزان و ژینگە یعنی خۆشەویستی ژینگە لەلایەن خێزانەوە بە تایبەت لایەن ئافرەت و منداڵەوە هەوڵماندایە هەموو پرۆژەکانمان ئەو مێکسە بێت پارساڵ پرۆژەیەکمان هەبوو پرۆژەکە 4 مانگی خەیان ڕۆلی ئافرەت لە پاراستنی ژینگە و کەم بەکارهێنانی مادە پلاستیکیەکان ئەم ساڵیش هەماشت پرۆژەیەکمان هەیە ئینشاءالله 6 مانگ دەخایەنێت کە ئافرەت هۆکارێکی سەرەکیە بۆ پاکڕاگرتنی ژینگە و کەم بەکارهێنانی ئاو
چۆن ئافرەت ئەو بپارێزێت چۆن ڕێز لە چونکە ئافرەت وەکو جەنابەت باست کرد هەم نیوەی کۆمەڵە و هەم بە خێوکەری نیوەکەیکەیە کەواتە ڕۆڵێکی سەرەکی دەبێت لە پاراستنی ژینگە تەنانەت گەر لە ماڵەوە دەست پێ بکات لە خێزانیەوە لە دراوسێکان لە دەرەوە ئێمە بە دەیان سیمیناری هوشیاریمان ئەنجام داوە دەوراتمان کردیتەوە دەوراتی هوشیاری دابشکردنی پرۆشور دابشکردنی تەنانەت ئێمە کار لەسەر ئەوەش دەکەین کە مادەی پلاستیکی کەم بکرێتەوە سوودێکی زۆرە بۆ ئاو بۆ پیسبوونی ئاو چونکە ئێستا ئەو مادە پلاستیکیان کە ئێمە فڕێ دەدەین بۆ نمونە دەبەیەکی پلاستیک 400 تا 500 ساڵی دەوێت شی بکرێتەوە لەسەر زەوی ئەو مادەش چەندین مادەی کیمیاوی لە خۆ دەگرێت کە ئەو مادە کیمیاویانە چوونە ژێرزەوی کەواتە ئاوەکە پیس بوو ئێمە ئەو بەبەردەوامی ماوەی 11 ساڵە کار لەسەر ئەو بوارانە دەکەین و بەبەردەوامیش دەبین بەڵام ڕێکخراوەکان بەتەنها ناتوانن هیچ بکەن دەبێت لە بینی ڕێکخراوەکان و لە بینی تاک و لە بینی حکوومەت هەماهەنگی هەبێت بۆی پێکەوە کار بکەن ڕاستە باشە بە فیرۆدانی ئاو چۆنە کامانن یعنی لە چیەوە هەتا ئەگاتە چی فیرۆدانی ئاو طبعا سەرەتا وەکو باسمان کرد ئەو ڕێژە زۆرەی کە ئافرەت یاخود پیا بەکاری دەینیت ڕێژە زۆری ئاوی خواردنەوە لە بۆ شوشتنی ئۆتۆمبیل شوشتنی بەردەرگا بۆ ماڵەوە زیاترش ئێستا بۆتە مۆدیلێک کە فریز دەچینن لە بەر ماڵەکان لە پێش دەرگای ماڵەکانیان خۆی سروش جوانە دائیمەن تۆ سەوزایی بچینی بەڵام هەوڵ بدە من هەردەم دەڵێم زۆربەی دار هەیە دەتوانی نەمام هەیە ئاوی کەم دەوێت بۆ نمونە زەیتون بۆ نمونە دیدۆنیا بۆ نمونە سنەوبەر دەتوانی هەفتەی جارێک ئاو بدەیت یاخود دەتوانی شتێکی کە بکەیت لە ماڵەوە ئەو ئاوەی کە تۆ بەکاری دێنی ڕۆژانە دەتوانی حەوزێکی بۆ دروستکەی ئەو ئاوانە بۆ ئاوانە ئاوی بدەیت ئەوە زۆر ئاو بەکاردێ بەڕاستی لە باش ئەمە لەوانەیە کۆمەڵێک خەڵک هەبێ من کەی مەجای ئەوەم هەیە کەی پێڕاگەم ئەو بکەم بەڵام ئەگەر ورتر بڵێن هەتا لە کاتی ددانشتن مناڵەکانمان فێر بکەین بلوعەکە نەکاتەوە و هەتا ددانەکانی شوە ئەو ئاوە بە فێرۆ بڕوە بەتەکید ڕاستە ددانشتنە بۆ نمونە چێژ لێنانە من ئافرەتم دیتە لەبەرەوە سەردانەکانمان مەیدانیە زۆر ماوەی 11 ساڵ 12 ساڵ لەو بوارە کار دەکەم ئافرەتم دیتە کە چێژ لێ دەنێ ئەوە ئاوی مەخسەلەکە دەکاتەوە بەزی دێری تاک و چێشتەکەش تەواو دەبێت بۆ دەنگی شەلا لە خۆش یعنی بەڕاستی ئەوە کەم هوشیاری تاکە و ڕاگەیانەکان بە تەواوی بایەخیان پێ نەدایە لەبەرەوەی لە کوردستان بڵێنەڵێ سۆشیال میدیا و ڕاگەیانەکان ڕۆڵێکی زۆر زۆر گرنگیان هەیە بۆ شیارکردنەوەی تاک ئێستا دەبینین لەگەڵ ڕێزم زۆربەی ڕاگەیانەکان ڕێوڕچکەی خۆیان گۆڕیوە بۆ شتیکە ئەوی زیاد لایک و فۆلۆ ئەشتانە ینی ئەو شتە گرنگانەی کە ژیان لەسەری ڕاوەستایە کە کێشەی بۆ تەندروستی دروست دەکات کاریگەری لەسەر ژیانمان هەیە بایەخی پێ نادرێت بۆیە هەردەم دەڵێم وەزارەتی ڕۆشنبیری کەناڵە ڕاگەیانەکان وەزارەتی پەروەردە پێش هەموو شتێک ڕۆلی خۆی دەبێ بجێڕێت لەبەر ئەوەی قوت منداڵ تۆ لە منداڵیەوە کە تەمەنێکی بچووکی هەیە ببورن ئەتوانم فەرموو خاتون زۆر جار ئەو ئاوەی کە ئێمە بەکارێنین حتا هاکار ئەوەش کە بە پێی پێویست بەکارێنین بۆ نمونە یەکێک لە ئێمە ئاوەکە بە فیرۆنە بەڵام زۆر جار لە ژینگە پارێزانی وەکو بەڕێستان بیستومانە بەکارهێنانی مادە پاکەرەوەکان بە نمونە فاستە هەرچێکی دیکەیە کە ئەیکەیتە ئەو سنگەوە ئەڕوا دووبارە چێتەوە ئاوی ژێرزەوی ئەمە چ ینی ئەمانەش بۆ خۆی تەسیری هەیە ئەمن گلەی یەکم هەیە لە خانما سەرەتا ژووتم ینی باشە حوشت دەشۆی هیچ کێشەم نییە دەست خۆش پاک و خاوێنی ماڵ لەسەر ئەستەی ڕانی زیاتر ئافرەتەکەیە بەڵام بۆ دەڕۆی شەقامی ئەو بەردەشۆی ینی بینیومە منیش لەگەڵ ئەوانیم ڕاستە تازە ڕۆژگارخانیش قۆرگی تۆزە کێشەی و ئاو بە یایکەوت ئەگەر ئاو نەبێتر ئاو لە سەرەتای بەهار هەستیاریم هەیە بەڵێ تاکو یەکی شەژم نە هەروام هەموو ساڵێ زۆری ڕاستە زۆر بە تایبەت کە بەیانیانیتە دەرەوە و بە تەکیدی زۆریش قسە دەکەم ڕۆژانە لەسەر ئەو بابەتانە خۆزگە جێمالی ڕابگرن بەڕاستی خۆی پاک و خاوێنی زۆر گرنگە منیش دەستخۆشیان لێ دەکەم بەڵام زیادە ڕۆی لە هەموو شتێک بە خراپە دەگەڕێتەوە لە هەموو شتێک مەسەلێکی عەرەبی هەیە دەرێ زیادەکە نوقسان کەواتە تۆ هەموو ڕۆژێ پێویست ناکە بچی حەوش و
بەردەرگا بشۆی پێویست ناکە هەموو ڕۆژی ئۆتۆمبیلەکەت بشۆی بە تایبەتی لە کوردستان یعنی تۆ بۆ نمونە هەموو ڕۆژ بیشێ هەروەک خۆیە چونکە ئێمە ڕێژەی تۆز هەیە بەڕاستی تۆز ئەو شتانە لە کوردستان هەیە منداڵ لە ماڵێ بۆ نمونە دەچی وەکو باست کرد ددانی دەشوە ئاوەکە کرایتەوە دایکەکە پێی ناڵێ کچم کوڕم ئەو ئاوەی بگرەوە تێ بگەینی هۆکارەکەی بیگرەوە تەواو شەق جاری وایە منداڵەکە ئینادەن ینی ئینادی لەگەڵ داک و بابی دەکا بزانم هۆکار چێ بیگرمەوە تێ بگەینە هۆکار چێ بیگرەوە ڕۆژگارخان ئێستا ئەزمەی ئاو ئەزمەشی تەواو جیهانیە ینی قەیرانێکی جیهانیە لە ڕاگەیاندنەکان ئێمە دەیبینین سووتانی دارستانەکان ئەوانە هەموو ڕۆڵی هەبوو کەمبارانی ئەوانە هەموو ڕۆڵی هەبوو ئێوە هەماهەنگتان چۆنە لەگەڵ بەڕێبەراتیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ینی بەڕێبەراتی ئاو بەڕێبەراتی ژینگە هیچ هەماهەنگیتان هەیە؟ بەڵێ ئەمە چەند ساڵە هەوڵماندا و هەماهەنگیمان هەبی لەگەڵ دەستەی پاکراگرتن و چاکردنی ژینگەی کوردستان لەگەڵ فەرمانگەی ژینگە و ئێستا چەند ڕێنمایەکی باش هەیە کە بۆ ئەوانەی کە بۆ نمونە شوێنی غەسلی سیارات دەکەنەوە ڕێنمایەکی باشەیە کە نابێت ئەو بەفیرۆ برۆت کە چەند خاڵ لە خۆ دەگرێت یەک لەوانە دەبێت ئەو ئامێری هەبێت بۆ ڕسایکلی ئاوەکە دووبارە بەکارهێنانی ئەوانە ئێمە لە هەوڵدانین و ئینشاءالله بتوانین شتێک بکەین چونکە بەڕاستی ئەوە کارێکی وە ئاسان نییە لە هەموو دنیا وکو باست کرد ئەو کێشەیە هەیە و لە هەموو دنیاش ئەو ئامێرە ڕسایکلینە نییە ئەمە دەستخۆشی لێرەوە لە دوو وڵات هەیە لە جیهان یەکیان سینگاپۆرە طبعاً سینگاپۆر لە سەرەتاوە گرنگترین شت کە هەوڵیدا کێشەی ئاو چارەسەر بکات ئامێری داناو و تا ئێستا لە هەوڵدانە وابزەم تاکە وڵاتە کە 140 کێشەی ئاوی چارەسەر کردیە دووبارە بەکارهێنان وڵاتی دووەم کامەیە بۆی ئەو راپۆرتە ببینین پاشە وڵاتی دووەم وڵی وابزەم یان سوێدە سوید نییە وڵاتێکی ئەفریقیاوە زۆر باشە دەست خۆش بێ ئەم ئەو راپۆرتە ببینین هاژاوەی کە لەسەر شوشتنگەکانە با ببینین بەیەکەوە دواتریش لەگەڵ میوانەکە بەردەوامی دەدەین بە گفتوگۆکەمان باژێرێ دهۆکێ ئەبکێمی ڕۆژانە سیح بۆ 40 تۆرۆمبێلان الڤی جیت هێنە شیشتن ئەvê پرۆسێژی پێدوی مەزاختنە ئاڤەکە زۆرە شولێمە تۆرۆمبێلا شیشنا غەسل و ئاڤ ژی گەلە زەعید بێت ڕۆژانە ئەم حەزکەین پێداویستیەت vê avê çareser bikin wekî cihaz û tiştab safî nîn dibare em şolê xwe pêdkîn û wextê ev jî tête zeykirin bû me bixwe bixwe jî gele nexweş e bes em çi bikin Ebdirêjaya rojê kêm dem hene ku sondên şîştingehên trombêlan bihêne daxistin. Lêpa nebtinê here ve belku nava gerek û taxa kolanan da jî şlayê welatiyan ve aveka zêde ev fêro tête dan. Ez van dîmenan diyar dibîtin ku av ji bo van taxan hatiye berdan. Beşek ji jin û zarok û gencan sondeyet avê derxistîne berderî û bêguhdane pederdana avê aveka zêde mezêxen. ناشیبت مثلا هر کسی که ما را بود سونده بین تسه شارعی و آوه پریجت و آوه کاش قصد اصرافه ابخو اصرافه یعنی هر اکش مرقش قبل خواه لازمه هاری کار بد مثلا اسب خوب بشیم به مالا خوب بجمع مالا خوب ناچی تو آوه پریجش قصد سه شارعی ابخو گنه حتی دست نویجه نینه دست نویجه تو گلک بگیری گنه قلت على وجه نابت ليش حد خذيتر دست نویجه بگی ما دست نویجه دست نویجه منو نویجه بيت كده بس حد خودیت گونه چه نابتن اف آوا کو پدر تیتا دان آوا و خارنه و بساناهی دستنا کویتن لیپا ولاتی هست بگرینگیاوه و زحمتیاوه ناکن هر وصا پشتی تیتا رتنجی دوباره مفاجینا هتا ورگرتن بلکو اف آوا اب حروت چیتن مسعود ورملی کردستان 24 دهوک هەکارە و دیمەنانە بەلاتۆ چۆن
کە ئاو دەبینم زۆر جوانە بەڕاستی بەڵام کارەساتەکە ئەوەیە کە قەیرانی ئاو هەیە بۆیە پارێزگاریکردن لە ئاو بەڕاستی ئەرکە و ئەرکی پەروەردەیە ئەرکی خێزانە ینی ئەرکی هەر هەمومانەوە ئەرکی مامۆستایانی ئاینێکە خەڵگۆشار بکاتەوە ئەرکی ڕۆژگارخان و هاوشێوەکانێتی بەڕاستی زۆر دەمێکشیانی خەڵک ئەوترێ بەسە ئەیبە ئەم بەتایبەت ئەم کللتورەی کە بەردەرگا شۆن و کۆڵانەکانە شۆن وەبزانام دووسێ جیل پێش ئێمەمە هەر هەبووە کە ئێستا ئەم ساڵ بەتایبەت گەورەترین ئیڤنت لە سەررانسەری عێراق ئەنجام درا لەسەر ئاو لە بەرەوەی لە ١٧ ئاوەکانی عێراق وشک بوو یان ئێمە ئەگەر بەمە هۆشمان نێتەوە بەمە ترسێک دامانان نەگرێت وەبزانام هیچ شتێک ناماوەستی بەتەکید دوو خاڵ هەیە دەمەوێت باسی کەم خاڵی یەکەم دەبێت ئەمە بزانین کاریگەری مەترسیدارەکانی کەلتێ بۆ نمونە لەو ساڵ شتێکمان دیت کە زۆربەی ئاوەکان سەرچاوی ئاوی عێراق و کوردستان لە دراوسەکانەوە دێ کە لە شوێنێک ئاوەکە گیراوە بەسەر کوردستان بەسەر عێراق بەگشتی تووشی چ کاریگەریەکی خراپ بووین ئەنی ئەوە سەرەتا دەبی بیر لەوە بکەینەوە ئایا ئەمە ئەو ئاوە تاسەرە بەعکسەوە ئێمە ڕۆژ بە ڕۆژ هەز دەکەین و دەزانین کە ئاوی ژێرزەوی لە کەمی دەدات بەگشتی طبعا لە کۆی زەوی 19.5 ئاوی سوورە 2.5 ئاوی پاکە اینجا ئەوە دابش کرا بەسەر شوێنەکان بەداخەوە لە بیابان و لە عێراق ئاوەکە زۆر کەمە دەبێ ئاگاداری ئەو بابەتە بین ئەگەر وا بڕوە ئاوی ژێرزەوی ڕۆژ بە ڕۆژ ڕۆی لە کەم بداتن تاکو ئێمە تا 20 ساڵی کە ڕەنگە تا 30 ساڵی کە بگاتە ئەو حەدێکی ئاوی خواردنەوە نەبی بیخۆین بەدەخم هاتو ڕۆژگار خۆشنا و چالاکوانی مەدەنی و سەرۆکی ڕێکخراوی ڕۆژگاری کورد زۆر سپاس بۆ تو بەم بەیانیە لەگەڵمان بووی زۆر سپاس بە ڕۆژگار بەیەوەی کە پەیامەکان و زانیارەکان گەیشتن زۆر سپاس مەمنون